بۆی لە دروستبوونی داعش تێبگەین دەبێت چۆن لەم دۆخە لەم هەڵومەرجە تێبگەین کە داعشی دروست کرد بە خەڵکەکە مافی خۆیەتی ئەو ئازادی ئاینەکان پەیڕۆ بکە. دەوترێ ئەم داوایەکە بۆ نێشتنی ڕۆڵی دین لە کۆمەلگا بۆ قەدەغەکردنی مەمارەسەی دینی خەڵک داوایەکە دژایەتی دینە ئەم داوایە دژایەتی دینە. ئایا ئێمە دەوڵەتی دیموکراتی مەدەنیمانەوێ یان دەوڵەتی دینیمانەوێ؟ کۆبانیەکێکە لە ڕەمزەکانی مقاومەت. ڕیشەی داعش ڕیشەکەی لە مێژوودا یان داعش کوڕی ئەمڕۆیە. ئەم هاوپەیمانیە لە واقعات بووری هەیە. ئەم هاوپەیمانیە کەسانێکی محافزکار نەناو پارتی نەناو وێچێتی نەناو گۆڕان هەمان ئەو پرۆژیان هەیە کە کەسانێک لە حیزبێکی ئیسلامی کاری بۆکەن. ئەمە سبێ ڕۆژ ئەم بلبلانە ئەگەر سەرکەوێ ئەمە خزمەتی ئەگەر داعشش نەبێ خزمەتی شێوازێکی ترەکە لە داعش.